بەناوی خی بەخشندەی میهرەبان کاڵە ڕێناسم ڕایەڵەتان پێشکەش دەکەم. تەوری ئەمڕۆ تایبەت دەکەین بە کاریگەری بزاوی ئیسلامی لەسەر کۆمەڵگەی کوردی بەگشتی بە میوانداری هەرێکێک لە بەڕێزان کاک پەیوەند عومەر ڕۆژنامەنووس هەروەها دکتۆر ئیسماعیل بەرزنجی مامۆستای زانکۆ. سوپاس بە ئامادەبوونتان لە ستۆدیۆی ڕایەڵی ئەمڕۆ. سپاس کاتی خۆتان بە بەخشی. کاک دکتۆر لە تۆ دەست پێ دەکەم. کاریگەری بزاوی ئیسلامی لەسەر کۆمەڵگەی کوردی بەگشتی چییە؟ بەناوی خۆی گەورە و میهرەبان، زۆر سپاس بۆ بەڕێزت، سپاس بۆ مینەران. وەڵاهی ڕەهەندی زۆری هەیە ئەگەر ئێمە بمانوێ باز لە کاریگەریەکانی بزافی ئیسلامی یاخود ڕەوتە ئیسلامی جیاوازەکان لە کوردستانە بکەین لەسەر کۆمەڵگا، ئەبێت لە چەند ڕەهەندێکەوە لێ بڕوانین، لە ڕەهەندی کولتوریەوە، لە ڕەهەندی کۆمەڵایەتیەوە، لە ڕەهەندی ئەخلاقی و ڕەوشتیەوە و هەروەها لە ڕەهەندە سیاسیەکەشیەوە ئەوەی کە هەیە. پێم وایە بەڕای من کاریگەری بزاوتی ئیسلامی لە کوردستانە لە ڕۆ کولتوریەکەیەوە زۆرتر و فراوانتر بووە تا ڕۆ سیاسیەکەی. من جاری تریش ئەوە وتووە وابزانم خەڵکانی تریش لە دەرەوەی بڵێن ڕەوتە ئیسلامیەکان و بزافی ئیسلامی ئەوەیان هەروتووە کەوە ئیسلامیەکان لە ماوەی 33 ساڵی ڕابردووە لە کوردستان توانیویانە بە تەواوەتی غەزوی کولتوری کۆمەڵگای کوردی بکەن. یعنی بە تعبیرێکی تر توانیویانە جڵەوی حکومڕانی کولتوری لە کوردستانە بگرنە دەست، ئەگەرچی نەیانتوانیوە لە ڕۆ سیاسیەکەیەوە جڵەوی حکومڕانی حکوومەتداری بگرنە دەست. بەڵام وەڵاهی ڕۆ سیاسیەکەی تەبعەنەوە قسەی زۆر هەڵ ئەگرێ، هەندێک بابەتی خودی هەیە پەیوەستە بە خودی بزاوتە ئیسلامیەکانەوە، هەندێکیشی بابەتی مەوزوعیە پەیوەندی بە کۆمەلگا و بە سیاسەتی ئیقلیمی و نێودەوڵەتی و ئەوانەوە هەیە. ئەوە ئەگەر بمانوێ قسە لەسەر ئەوە بکەین وابزانم کاتی زۆرتری ئەوێ، بەڵام ئەگەر بمانوێ لەسەر بابەتی کولتوری قسە بکەین ئێمە پێمان وایە ئیسلامیەکان توانیویانە کاریگەری زۆر گەورە دابنێ لەسەر کۆی بیرکردنەوەی کولتوری کۆمەلگا. ئێمە ئەگەر بمانەوێ پێناسەیەکی کورتی کولتور بکەین یاخود پێناسەیەکی سادە بۆ بینەران ئەڵێن کولتور بریتیە لە شێوە ژیانی کۆمەلگا. ئەم کۆمەلگای کوردی ئێمە چۆن ئەژی، چۆن بیر ئەکاتەوە، چۆن هەڵسو کەوت ئەکا، چۆن پەیوەندی کۆمەڵایەتیەکانی لەگەڵ یەکتریا ئەبەستێ. ئەوانە ئیسلامیەکان توانیویانە کاریگەری زۆریان هەبێ. بۆ نمونە لە ڕووی پەروەردەییەوە وەری بگرین، ئێمە بینین کەوە خەڵکێکی زۆر لە دەرەوەی بازنەی ئیسلامیەکانیش کاریگەری ڕەوتە ئیسلامیەکانیان لەسرە بەوەی کە پێیان وایە مناڵی ئەوان ئەکرێ لە ژێردەستی ئەمانە بە سەلامەتی پەروەردە بکرێن. ئەوە لەوانەیە باوکودایکی ئەو مناڵانەی کەیەن بۆ لای سنتەرەکانی حیکمە و مەسەلەن ئیقرا و هەموو ئەو بنکە و بارەگایانەی ترکەوە دەرسیان تیاوترێتەوە، ئامادەن مناڵەکانی خۆیان تەسلیم کەن، بەڵام لەوانەیە ئامادە نەبن لە ڕووی سیاسیەوە مەسەلەن دەنگی پێ بدەن، هەتا ئێستا ئەو زەمینەیە نەخۆڵقاوە. بەڵام لە ڕووە ئەخلاقی و ڕەوشتەکەی، لە ڕووە پەروەردەیەکەی وەسیقەی کامل و تەواوەتیان هەیە ڕەوتە ئیسلامیەکان. لە ڕووی کۆمەڵایەتیەوە بە تەواوەتی ئیسلامیەکان چوونەتە ناو هەموو جونگەکانی کۆمەلگاوە، لەگەڵ معاناتی خەڵکان، لەگەڵ کێشە و ناڕەحەتیەکانی خەڵکان، بەدەم خەڵکەوەن. بۆ نمونە هەندێک بابەتی کۆمەڵایەتی کە لە ڕووە کۆمەڵایەتەکەی مەسەلەی دوژمنایەتی و ناکۆچی لە نێوان بنەماڵەکانە ئەمان ئەتوانن حەلیکەن زۆر بە ئاسانی و لە ژیانی ڕۆژانەیە تێکەڵی خەڵک ئەبندانە بڕاون لە گەڕەکەکانە، لە ناو گەڕەکەکانە ماڵیان بە ماڵی خەڵکەوەیە تێکەڵیان ئەبن بە ئاسایی هاتوچۆیان ئەکەن. بۆیە لە ڕووی کۆمەڵایەتیشەوە یعنی کاریگەریەکی زۆریان هەیە لەوەی کەوە بەها کۆمەڵایەتیەکانیان بە بەرزی هێشتووەتەوە. ئەوەی کە کورد چەندین ساڵە لە باوانیەوە و لە باپیرانەوە بۆی ماوەتەوە وەکو کولتوری کۆمەڵایەتی ئیسلامیەکان تۆخیان کردوتەوە، زیاتر کاریان لەسەر کرد و هێشتویانەتەوە. بەڵێ دەستخۆش کاک پەیوەند. بەڕای تۆ کاگدکتۆر خۆی هەندێک شتیوت، هەمان پرسیاریش لە تۆ کەم، بەڕای تۆ کاریگەری بزاوی ئیسلامی لەسەر کۆمەڵگەی کوردی چییە و چەندە و گرنگی چییە؟ بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله. سپاس بۆم دەرفەتە. ئەگەر منش بە دیوێکی دیکە بۆ ئەوەی کە قسەکانی دکتۆر ینی تەواو بکەم قسەکانی ئەو ناڵێمەوە. تاوان بزافی ئیسلامی بە شێوەیەکی گشتی نەک هەر کاریگەر بۆ من باوەڕم وایە منەتێکی گەوری لەسەر ئەم کۆمەڵگایە هەیە.
چونکە بابزانین بزاوتی ئیسلامی یاخود بزاوتی ئیسلامی چۆن دەست پێ ئەکات. تەمانە بزاوتە کە دەست پێ ئەکات بزاوتێکی سەقافیە، بزاوتێکی ڕۆشنبیری کاریگەری فکریە، و دووەمیش بزاوتێکی ئەخلاقیە. یعنی ئەم دوو پێدراوە لە ناو بزاوتی ئیسلامیە کاریگەری گەورە لەسەر کۆمەلگاکەی بەجێ هێڵێ. لەو مێژووی کە بزاوتی ئیسلامی دەرەکەوێەوە کاریگەرە بێ لە ناو کۆمەلگاکەیە، سەردەمێکە کە دوو ئاڕاستەی فکری خەریکی هاڕینی ئەم کۆمەلگایان و خەریکی لە کەدارکردن و خۆت با بڵێن بە جۆر لە جۆرەکان شکست پێهێنانی ئەخلاقی ئەم کۆمەلگایان. ئەویش بەعسە کە بە فەلسفەی ئیشتراکی ئەلمانی با بڵێن خەریکی هەڵکۆڵینی ئەم کۆمەلگایە و بەشی دووەمیشی پەیوەندی بە چەپ و بابەتی مارکسیەوە هەیە. ئەم دوو ئاڕاستە فکریە هەردووچیان بە تایبەتی لە دەی هەشتاکان بەدواوە، ینی زۆر بە شێوەیەکی چڕ ئیش لەسەر کۆمەلگایە ماکەن و ئەوەی کە دکتۆر باسی کرد، ئەوەی کە ئەوێت مەسەلەن بەرمەڵ ئەو کەڵچەڕێک کە ئێمە هەمانە ئەو کولتورە با بڵێن گرنگەی کە کۆمەلگاکە ئێمە پێ ڕاگیراوە و کۆمەلگاکە ئێمە ئارام کردووە، ئیسقراری پێ کردووە. ئەم دوو ئاڕاستەیە ئانوێ وردە با بڵێن ئەم ئیستقرارە نەهێڵن و ئەم کۆمەلگایە ئەندازەیەکی بشێوێنەوە بەلاڕێدا بەرن. بزاوتی ئیسلامی کە دێ ئەمەیە بابەتە گرنگەکەی. تەمان کەیت تەمان بزاوتی ئیسلامی زادەی کتێبە، زادەی فکرە و ئەم سەقافەتە با بڵێن تەژیە خود دەوڵەمەنە بە بەڵگە و بورهانی بەهێز، بۆیە ینی ئەکەوێتە ململانەی ئەم دوو ئاڕاستە فکری کە باس باشە کاک پەیوەند بۆچی بەڕای تۆ پیامە بۆ ئەیانەوێت لە ناوی برن، بۆ یانەوێ بیشێوێنن؟ ئەزانی چۆنە کۆمەلگای کوردی وەکو وتم کۆمەلگایکی با بڵێن کۆمەلگایکی ئیسلامیە، کۆمەلگایکی دینداریە لە ڕووی کەڵچەر و نەریتی کوردەواریەوە زۆر پابەندە بە بابەتی ئاینیەوە. ناشارینەوە خۆیمان ناکرێن دوو کوڵی لەوە بکەی کە هەم بەعز هەم چەپەکان زۆر دژە دین بوون، زۆر دژە ئاین بوون و ویستیان وردە وردەگەلی کورد لە ئاینەکە بکەنەوە بۆی ئەوەی کە ئانەوێ مەسەلەن بۆن منە لە ناو کۆمەلگاکەی جێبەجێکەن. ئەم ململانەیە بەردەوامە تام لەحزەیە و بزاوتی ئیسلامی توانی لە لەحزەی هاتنە لەحزەیەکی زۆر گرنگ بوو بەوەی کە ینی توانی ئەو بەڵگە و بورهانە ئەو با بڵێن پرسێ ئەو وەڵامە گرنگانەی کە ئەم دوو ئاڕاستە فکریە با بڵێن ئالمانیە دروستێ کرد ئەم وەڵامی باتەوە. ینی ئەگەر تۆ سەیری ئەمە بکەین من دڵنیام دکتۆریش لەگەڵمە لەمەیە، ینی باشترین کتێبەکانی ئێمە لە دەی هەشتاکانە نووسراون، یعنی نووسرە گەورەکانی ئێمە لە دەی هەشتاکان دەرەکەون و وەڵامی هەموو ئەو گومان و هەموو ئەو با بڵێن ئەو دوو دڵیانە دەنەوە کە بۆ کۆمەلگاکەی بە خەڵکی ئەمە دروستەکرێت. دووەم بابەتێکی دیکەی گرنگ ئەوەیە کە ینی دینداری کللتوری ئێمە دیندارێکی بێ ڕۆڵ بوو، بێ حرەکەت بوو، بێگەرم و کوڕی بوو. ئەم بزاوتە توانی حرەکەتێکی بە شێوەی دینداریەکە بکە، ینی ئەو دینداریەکە ئێمە هەمان بوو لە کۆمەلگای خۆبانە، ینی دیندارێک بوو لە منبەر ناهاتە دەرەوە، واتە توانای مامەڵەکردنی ڕۆژانەی لەگەڵ پێدراوەکانی ئێمە نەبوو. بەڵام ئەم بزاوتە وای لێ کرد جموجوڵی خستە ناو با بڵێن نەریتی دینداری ئێمەشەوە وردە وردە ئەم دینەی وای لێ کرد، ئەم واقع ئاینەی وای لێ کرد کە توانای ململانەکردنی هەبێ. بۆیە بزاوتی بە باوەڕێ من بزاوتی ئیسلامی نەبووایە، من قەناعەتم وایە ئێستا دینداری ئەوەنە غەریبە بوو لە ناو کۆمەلگایە ئێمەیە کە زۆر کەم هەبوو مەسەلەن بۆن منە پابەندی خۆی مەسەلەن بە دینەکەەوە بهێڵێ. هەروەکو چۆن ئێستا لە پارچەکانی بەداخەوە لە پارچەکانی دیکەی کوردستانی ئێمە لە ڕۆژهەڵات واروها لە باکوور واروها لە ڕۆژاوای کوردستان بەتەکید ئەم جۆرە ئەم مۆدێلە دینداریە نەبووە. لەبەرەوە ینی ئەلێەوە ئەڵێم منەتی بزاوتی ئیسلامی لەسەرم کۆمەلگایەمە زۆر گەورەیە لەبەرەوەی ئەم هۆشیاری ئاینە گەورەی کە ئێستا ئێمە شانازی پێوەکەین و ئەشزانین کە مەدێکی گەورەی ئیسلامی لە کوردستانە هەیە و ئەم مەدە ینی نەک توانای خۆڕاگری هەیە، بەڵکو توانای مقاومەکردن و هەروەها توانای ئەوە هەیە کە لەسەر پێی خۆی بوەستێ. ئەمە ڕاستەکەی بزاوتی ئیسلامی هێناوێتی و ئەو بزاوتە خاوەنی ئەمەیە. ئەگەر چی ئێستا بە باوەڕی من جموجوڵی ئیسلامی یاخود مەدی ئیسلامی لە واقعی هێزی سیاسی ئیسلامی گەورەترە. یعنی ئەمانە ئەمەشە کە وای لە هێزە ئیسلامیەکان کردووە کە تا ئەم لەحزەیە نەتوانن بگەنە حکومڕانی یاخود با بڵێن توانای ئەوان نەبێ بگەنە حکومڕانی. بەڵام بە باوەڕی من نەتیجە یاخود با بڵێن ئامانجی
بزاوتی ئیسلامی لە ئایندەیە ئەگەر ئینشاءالله بربەستی گەورەی بۆ دروست نەکرێ و بە جۆرێ لە جۆرەکان ینی ئەم بزاوتە لە شوێنێکەوە بڵێن بربەستێکی گەورەی بۆ دروست نەکرێ من دڵنیام لەوەی کە لە ئایندەیە ئەوەی کە ئێمە ئەیبینین بە چاوی خۆمانە بینین کە ئیسلامیەکان دەچنە دەسەڵات. دەست خۆش کاک دکتۆر باس لە هەندێک ڕەهەند کرد بە وردیەوە بەچڕی باسم لە ڕەهەندی پەروەردەیی و ئەخلاقی بۆ کە خۆتە زانی یەکێک لە پای هەرە گرنگەکانی ژیان لە کۆمەلگەی ئێمەیە کەرتی پەروەردەیە کە داهاتووی وڵاتونەوە و تاوی کوردستان لە کەرتی پەروەردە و لەم سێکتەرەوە دروست دەبێت. چ کاریگەریەکی هەیە لەم؟ بێگومان ئیسلامیەکان کاریگەریان لە ڕووی پەروەردەییەوە زۆرە لەبەر ئەوەی کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکی نەریت پارێزە هاتوون ینی ئیسلامیەکان کاریان لەسەر ئەوە کردووە کە لەم ڕووە نەریت پارێزیەوە پەنا ببرێتە بەر ئەوەی ئەو کولتورە کوردی کە هەمانە چی شتێک لەگەڵ ئاینە ئەگونجێ تەسیلی بۆ بکەن بچەسپێنن و چی شتێکیش تا ڕادەیەک لەگەڵ ئاینە وەکوڵە ئەگەر دژایەتیش نەبێ دووریەکیان هەبێ بیهێننەوە. جا لەبەر ئەوە پەروەردە لە مناڵیشەوە لە قۆناغەکانی سەرەتاییەوە دەست پێەکە. ئێمە ئەبینین بۆ نمونە هەر ئەگەر سەیری خەڵکی ئێمە بکەین بۆ خوێندنی قورئانی پیرۆز ئەبینین کە خەڵک زۆر بە جوانی و بە ئیتقانەوە و بە عەرەبیەکی جوان و بە تەجویدەوە ئەتوانێت قورئان بخوێنێتەوە. زۆرێک لە نەتەوە موسڵمانەکانی تروانین تەنانەت مەخاریجی حروفیان بە تەواوەتی عین و حا و خائەکەیان بۆ بەڵێ ناتوانن ینی تۆ ئەگەر فارسێک قورئان بخوێنێ ئەوانەی زۆر پرۆفیشناڵن نا بەڵام ئەوانی تریان زۆر بە ئاسانی توانی بیناسیتەوە کەمە فارسە قورئانە خوێنە یان ئەگەر تورکیەک یاخود هەر یەکێک لەو نەتەوانەی ترکە فۆنەتیکی دەربڕین یان جیاوازە لەگەڵ زمانی عەرەبیە بەڵام خەڵکی ئێمە قورئان بە ئاسانی و بە باشی خوێنێتەوە لەگەڵ ئەوەیە کە زمانی کوردی لە ڕووی ستراکچەر و پێکهاتن و قەواعید و نەحوەوە جیاوازێکی زۆری هەیە لەگەڵ زمانی عەرەبیە. جا جوان خوێندنەوەی قورئان بەڕای من سەرەتا و ئەساسی پەروەردەیەکی دروستە بۆیە هەر کەسێک کە باسی دین ئەکا گوێی لێ ئەگری کاتێک کە بینی ئاەتەکانی قورئان بە فەسیحی و بەڕەوانی ئەخوێنێتەوە باشتر گوێی لێ ئەگری هەستەکەی ئەم کەسە قوڵە بەڵام کاتێک کە بینی کەسێک باسی دین ئەکا بەڵام هەڵی زۆر ئەکا لە خوێندنەوەی قورئانە لە حەدیسەکانە تەنانەت دێمە لە ڕۆژانی جومعەیە لە لای هەندێک لە مامۆسایانی ئاینیش ئەوە ئەبینین بەڕاستی ینی یان لە خۆتەوە جۆرێک لە ناڕەحەتی داد ئەگرێت کە خیتابەکەشی وەرناگری جا ئەوە لە ڕووی پەروەردەیەوە چونکە لە مناڵیەوە خەڵکی ئێمە ڕوو ئەکاتە قورئان خوێندن. هەر حەزەکەم لە پەروەردەیە بمێنینەوە بێجگە لە ناوەندەکانی خوێندن بەڕاستی زۆرێک لە دایک و باوکانی ئێمە پێشەوەی بچینە بەردەم خوێندن و پرۆسەی خوێندن ئەمان نێرنە حوجرەی مزگەوتەکان کە بەڕاستی ئەمەش چۆنەڵی جێگەیەکی زۆر باشە بۆ فێربوون. بە باوەڕی من ببوورە ئەگەر بە یارمەتی دکتۆر بەوەی ئەمە تەواوکەین بە باوەڕی من ڕاستەکەی هەر بزاوتی ئیسلامیش کەیەت خۆی خەریکی پەروەردەی تاکە بێت ینی جیاواز لەو پەروەردەی کە دکتۆر باسی کرد کابێ لە منداڵی و مێر منداڵی ئەوانەوە دەست پێ بکەین بزاوتی ئیسلامی کەیەت لە مزگەوت تا دەرەکەوێت و وردە وردە و تاکانە باتەوە لە مزگەوت پەروەردەیان نەکاتەوە هەر ئەو سەرەتایی کە تۆ چۆن پابەند دەکرێتەوە بە ئاینەوە چۆن نوێژەکەین چۆن عیبادەتەکەی چۆن بە ڕۆژووە بی چۆن چای خۆتە پارێزی چۆن مەسەلەن بۆ لە ئەخلاقاتی خۆتە پارێزی ئەمەش هەر بۆ بە جۆرێک لە پەروەردە ینی هەر سەرەتایی بزاوتی ئیسلامی بەخۆی کە دەرەکەوێ دەرکەوتێکی با بڵێن ئەخلاقی پەروەردەییە و پەروەردە لە ناو با بڵێن بزاوتی ئیسلامی و لە ناو کای ئیسلامیا بۆ خۆی بابەتێکی زۆر گرنگە پەروەردە ئەوە نییە ئێمە با بڵێن کە تا شوێنەکە ڕۆن و لێوێ ئیتر کۆتاییەت لەو لەحزەوە کە ئێمە دەست پێەکەین لە ناو کاری ئیسلامیا ئەگەر ئێوە بیرکەنەوە وەختی خۆی تەنانەت ئێمە لە ناو باراگاکانیشە هەتا دەرس خوێندنمان هەبوو هیچ لەحزەیەکی ئێمە نەڕوویوە کە ئێمە ینی لە دەرەوەی پەروەردە بین و لە دەرەوەی کای پەروەردە بین لەبەرەوە بەڕاستی ئەمە بابەتێکی گرنگە ئێمە بۆچی ئێستا زۆرێک لە کارەکانی بزاوتی ئیسلامی لە بابەتی پەروەردایە بەدیەکەین ینی جگە لە ئەو ناوەندانەی کە ناوەندی سەرچین بۆ پەروەردەکردنی
مناڵ و مێرمەنداڵ و تەنانەت نەوجەوان و گەنجەکان هەتا لە ناوەندەکانی دیکەشە ئێمە بە ئەو بڵێن ناچینە دەرەوەی پەروەردە ناچینەوە دەرەوەی پێگەیاندن لەبەرەوە بە باوەڕی من بابەتی پەروەردەکردن لە ناو کای ئیسلامی و لە ناو بزاوتی ئیسلامیا یەکێکە لە بابەتە زۆر گرنگەکە. باشە کاک پەیوەند تو خۆت وەکۆی کە باسیەکەی تۆ ئەمانەت چەندێک بۆ مناڵەکانی خۆت وە نەوەکانی تری چواردە وەرگواستۆتەوە بۆ نمونە؟ خۆ یەکشت زۆر گرنگە بژ ئەوەیە کە بزاوتی ئیسلامی واقعێکی دروست کردووە ئێمە هەڵەگرێمان خاتە ناو واقعەکە. یعنی ئەمە بابەتێکی گرنگە. ئێمە مەسەلەن بۆ نمونە شەر نییە من هەموو ڕۆژێک دابنیشم ئێوارەکە ڕۆمەوە بۆ ماڵەوە سەعاتێک دەرس بە مناڵەکانم بڵێم بە پێچەوانەوە نا. ئێمە ئەم واقعی کە دروست بووە واقعی ئیسلامی کە دروست بووە لە مزگەوتا مەسەلەن بۆ بابەتی پەروەردە هەیە، لە ناوەندە تایبەتەکانە بابەتی پەروەردە هەیە، لە بارەگاکان بابەتی پەروەردە هەیە. گرنگ ئەوەیە یعنی ئێمە خەریکە ئەوە تەجاوەزەکەین لەوەی کە باوچێک چۆن دوانە بە مناڵەکەی ئەڵێ، باوچێک چۆن مناڵەکەی ئاڕاستە ئەکا. ئێمە بۆ خۆمان خێزانێکی دینداری متەدەئینی باشمان دروست کردووە. ئێمە ڕۆژانە بەکردەیی با بڵێن خۆشمان و با بڵێ خێزانەکانشمان پەروەردە ئەەکەین، نەک ئەوەی کە با ئەوە بیر نەکەینەوە کە ئێمە هەر کەسێک لە ماڵەکەی خۆیە ساعاتێکی بۆ دەرزوتن و بۆوانە خوێندن لەگەڵ مناڵەکانی دانە ناوە دەچۆتە دەرەوەی پەروەردە. بە پەروەردە هەرێک گرنگەکە پەروەردەکردەیەکەیە ئەوەیە کە ئێمە واقعێکی خێزانی پابند بە ئاینمان دروست کردووە. ئەمە وای کردووە کە ئێمە لە چوارچەوە ئاینی و لە چوارچەوە پەروەردەکەی بەتەکید ڕەنگە ئەم بەرنامەیە بۆ منیش کە هەر وشەیەک لە زاری ئێوە دەرەچێت بۆ من پەروەردەیەکی نوێ بۆ من وشەیەکی تر بێ بچێتە فکر و زیهنمەوە لای من. تۆ ئێستا باوکی تۆ دڵنیام لەوەی کە واقعیکی بۆ تۆ دروست کردووە ڕەنگە ڕۆژان ئامۆژگاری نەکردبی. تەمان لە ئامۆژگاری مهمتر چییە؟ ئەوەیە کە بەکردەوە ئێمە کردەوە گەلێک کە تۆ لە کاتی ناخواردن شتێکی بەکە هیچ کاتێ لە بیرم نەچێتەوە. بە دڵنیایەوە پەروەردەی خێزان و کاک پەیوەندیش ئاماژە پێکرد پێش هەموو پەروەردەکانی ترە، پێش حوجرەی مزگەوتیش و تەنانەت پێش خوێندن گەشت. کاک دکتۆر، ئیسلام هەمیشە ئامادەیەکی زیندوو گرنگی هەبووە لەسەر جەمبوارەکانی ژیانە. ئەگەر سەرجەمیشیان نەبێ بەشێکی زۆریان بۆ نمونە لە مەراسیمەکانی وەک جەژنە، پرسێ، ناونانی مناڵە، زەواجە و زۆرێک لەمانە ئەمانە تا چەند گرنگیان هەیە بۆ کۆمەڵگە و چاوەڕۆشنیە بۆ خەڵک. ئەوە پەیوەندی بە بوونی بەهاوە هەیە لە ناو کۆمەڵگایە. بەها شتی معنەویە لە دەرونی ئینسانە ئەچەسپێ. هەر کەسێک کە خاوەنی کۆمەڵک بەها بوو دوایی هەڵسوکەوت و ڕۆیشتن و هەستان و دانیشتنیشی بە پێی ئەو بەهایانەیە کە بڕوای پێیەتی. هەر ئەوەی کە باسمان کرد لەسەر پەروەردە یەکێک لە خاڵە زۆر گرنگەکانی کە ئینسانی لەسەر پەروەردە ئەبێ پەروەردەیەکی دروست ئەوەیە کە تۆ بەها بچێنی لە ناو ئەو ئینسانەیە. جاو من ویستم قسەکانم تاواوکەم ئەوە بوو، ینی ئێمە کاتێک کە ئیسلامیەکان ئەیانەوێ خەڵک پەروەردە بکەن بەهاکان ئەچێنن تیایانە، بەها باڵاکان، چونکە کەسێک کە خاوەنی بەها بوو کە خاوەنی خیەم بوو کەسێکی تەندروست ئەبێ لە ناو کۆمەڵگایە. جا هەر بەو شێوەیە ینی هەڵسوکەوتی پەیوەندی کۆمەڵایەتی پەیوەندێکی دروست ئەبێ، چونکە تۆ بەهایەکت هەیە لە دەروون تاکەوا پێی وایە ئەبێ لەگەڵ هەموو کەسێکا چاکەکاربی. جا ئەگەر کەسەکە خزم و دۆست و ناسراوێک بوو ئەوە دوو بەرامبەرە. ئەو بەهایەوە لە یەکا کە تۆ لە کاتی ناڕەحەتیا بدەم خەڵکەوە بڕۆی، لە کاتی پرسەیەکە بڕۆی لەگەڵ یابی، لەو کاتی کە پێویستی پێێتە دەستباری لەگەڵا بگری. ئێمە هەتاکو لەم کۆمەڵگای خۆمان نەچینە دەرەوە هەز ناکەین کە بوونی ئەم بەهایانە لە ناو ژیانی کۆمەڵایەتی ئەمەیە چەند گرنگە. خەڵکی ئێمە زۆر باسی ئەوروپاکا و مقارنە و بەراوردی ئێراکا لەگەڵ ژیانی ئەوروپایە. دایمەن باسی ئەو شتانە ئەکەین کە ئێمە نیمانە یاخود کەمە لێرەیە لە وڵاتی ئێمەیە، بەڵام لە وڵاتان هەیە، بەس باسی ئەو شتانە ناکرێت کە ئێمە هەمانە ئەوان نیانە. ئەو بەهایانە زۆر گرنگن. تۆ بڕۆ لە ئەوروپا و لە ئەمریکایە بژی ئەنجا ئەزانی قەدری ئەم بەهایانە چییە، ئەو پەیوەندی کۆمەڵایەتیانەی کە هەیە. ئەوە هەمووی ئاینی پیرۆزی ئیسلام کە تەکیدی لەسەر ئەکاتەوە آخر زۆر گرنگە ئێمە ئەو لەو پەیوەندیە تێبگەین کە ئاینی پیرۆزی ئیسلام زۆر داکۆکی لە پەیوەندی کۆمەڵایەتیەکان ئەکاتەوە. تەنانەت هەندێک جەزا و پاداشتی بەستووەتەوە بە بوونی ئەم پەیوەندی کۆمەڵایەتیانە. بۆ نمونە تۆ سەردانی نەخۆشێک بکەی پاداش وەرئەگری. یخوای گەورە یعنی ئەگەر لە حکمەتی ئەوە بگەڕین خوای گەورە چی ئیسفادەیەک لەوە ئاکا من بێم سەردانی
کاک پەیوەند بکەم لە کاتی نەخۆشیە. ئێمە حەدیسی قودسیمان هەیە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەفەرمێ خوای گەورە ئەفەرمێ نەخۆش کەوتم ئەی بەندەکەم بۆ نەهاتی سەرم لێوەی. کە پێی ئەڵێن مەسەلەن پرسیارەکە ئەوەیە کە ئایا خوای گەورە نەخۆش ئەکەوێ ئەفەرمێ بەندەیەکم نەخۆش کەوت و تۆ نەهاتی سەردانن نەکرد. بۆیە ئەوە زۆر گرنگە ئێمە کە بیری لێ بکەینەوە تەنیا ئاینی پیرۆزی ئیسلام ئاینێکی تاکە کەسی نییە تۆ وەکو فەرد پەیوەندی خۆت لەگەڵ خوایە ڕێک خەیتویتر حەق نەوێ بەسەر خەڵکەوە. جا هەر بەڕاستی تێڕوانینی ئیسلامیەکان بۆ عەمەلی سیاسی بۆ کاری سیاسیش هەر لەوەیە. یعنی خەڵکی ئیسلامی ئەوەی کە تێگەیشتووە لە پەیامی دروستی ئیسلام پێی وایە کە نابێ بەتەنیا بۆ خۆی بژی ئەم کەسە. خەڵک ئەڵێ باشە ئیسلام ئاینە پێویستی بەوە نیە حیزبی سیاسی هەبێ پێویستی بەوە نیە بچێتە دەسەڵاتەوە ململانێ بکە ئەوە تێگەیشتنێکی هەڵەیە و تێنەگەیشتنە لە دەقەکانی پیرۆزی ئیسلام. لەبەرەوەی ئاینی ئیسلام ئەوەندەی کە گرنگی ئەدا بە عیمارەت و ئاوەدانکردنەوەی سەرزەوی کە بە ئەم پەیوەندیانە دروست ئەبێ بە خەم خواردن لە خەڵکی تر دروست ئەبێ ئەو عیمارەیە بۆ دروست نابێت کە یەک کەس بی و لەگەڵ خوایە پەیوەندی بگریت و هەتا ئێوارە نوێژ و ڕۆژووی زیادە بکەی بەڵام ئەگەر دراوسێکت پێویستی پێت بوو نەچووی بەدەمیەوە ئەگەر خەمێکی گشتی هەبوو خەمت لێ نەخوارد ئەوە تۆ هەم دینداریەکەت ناتەندروستە هەم ئیمانەکەشت ناقسە. باش کاک دکتۆر بۆ نەوەی داهاتوو من حەزەکەم شتێک بگێڕمەوە لە کتێبێک کە هەیە ناوی کتێبەکە نیانە نەک بێ بە ڕیکلامێک بووی ئەڵێ ڕۆژێک لە دایک و باوکێک کە پرسن چۆن واتان لە مناڵەکانتان کرد لە جیاتیەوەی ئەم مۆبایلەیە هەر یاریک و ئامێرێکی ئەلکترۆنی بەکاربێنن کتێب بخوێنەوە. ئەڵێ ئێمە مناڵەکانمان بەگوێمان ناکەن بەڵکو لاسایمانەکەن یعنی ئەوەی ئێمەیەکەی مناڵەکانیشمان بەرجەستێکن ئەمە تا چەند ڕاستە یعنی مەرجنەیە وەکو کاک پەیوەندی ژووتی هەمیشە هەر قسە بکەین و هەر قسە بخەین و هەر قسە بکەین بێگومانەوێ کردارمان هەبێت کردارەکان وا بکەن کە مناڵەکان چاومان لێ بکەن ئایامەوە ماڵە بەڵێ بێگومان ئەوە زۆر گرنگە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوەمان فێر ئەکا لە کاتی حەجە زۆر بمان ئەو فەرمودەیە ئەزانین کەوە ئەمری کردووە سەحابەکان دوای حەج بڕۆن سەریان بتاشن و حیوانێکیش بە قوربانی سەر ببڕن بە لەفظ پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوەی وتووە ئەیخۆ لەفظی پێغەمبەر حەدیثە تەشریعە ئەوانیش سەحابە بوون زانیویشیانە بەڵام واقعەکە واقعێک بووە یعنی زۆر بەباشی جێبەجێ نەکراوە ئەوە هەتا پێغەمبەر صلی الله علیه وسلم بە کردار خۆی چووە سەریشی تاشیوە و دوای حیوانێکیشی سەر بڕیوە و ئەنجا بە دوایە سەحابەکان پۆل هاتوون و ئەوەیان کردو ئەنجا ئەوە کارێکی زۆر گرنگە ئەو کارە عەمەلیانە بۆیە خیتاب یاخود گوتار ئەگەر هاتوو جێبەجێ نەکرا لە ئەمری واقعە نەبوو بە کردار کاریگەری زۆری ناوێت لەسەر کۆمەڵگا لەبەرەوە خیتابی وەعزی ئێستا ئێمەکە یەکێک لەو خاڵانەی کە لە گوتاری ئیسلامیەکانە پێمان وایە ئەبێ مراجعە بکرێتەوە پیاچوونەوەی پێ بکرێتەوە ئەویش ئەوەیە ئەو خیتابە وەعزیە ئەو تێڕوانینە فەوقیە لەسەرەوە بۆ کۆمەڵگا ئەبێ کۆتایی پێ بهێنرێ ئەبێ ئیسلامیەکان لە خیتابی وەعزی و تەوجیهکردنێکی فەوقی کۆمەڵگاوە بێنە خوارەوە بڕۆنە ناو کۆمەڵگاوە بە عەمەلی و بە واقع زۆر شت لەگەڵ خەڵکییا بکەن بۆ ئەوەی خەڵک کردارەکەیان ببینێ وەکتا ئەوەی کە گفتارەکەیان ببیستێ بەشێکی ئەم ئامادەگیە وابەستێ بە کاریگەری ئەو ڕەوت و بزوتنەوە حیزبانێک کە ئێستا لە هەرێمی کوردستانە هەن ئەمانە تا چەند ڕۆڵێکی بەرچاو دیار و گرنگیان هەبووە ضرورەتێکی زۆر پێویستی واقعەکە بوون لە سەرەتای دامەزراندنیانەوە و لە ئێستاشا کە هەیە لە سەرەتای دامەزراندنیانەوە ڕەوتی ئیسلامی هەم بەلایەنە پەروەردەیەکی کە لایەنی ئیخوانی بۆ هەم بەلایەنە جیهادیەکەی کە بزوتنەوەی جیهادی هەبووە هەردووچیان لەو سەردەمەیە ضرورەتی ئەو واقعە بوون خەڵک بۆ ئەوەی یعنی ئەو بزوتنەوەی ئیسلامیە چەکداری کە دروست بوو لە کۆتایی هەفتاکانی ڕابردوو سەرەتای هەشتاکان کۆمەڵێک مەلاک دروستیان کرد باشە خەڵک ئەو قسەی نەما بڵێ باشە مامۆستا هەر لەسەر مینبەر وتار بۆ خەڵک ئەیا و بە قسە تەوجیهمانەکە و ئەیکوا کردەوەکەی ئەو کۆمەڵە مەلایە هاتن و چەکیان هەڵگرت و خوێنیان لە پێناوی ڕزگارکردنی میلەتە لە ئێستاشا یعنی ئێستاش سیر بکەین ئەحزابی ئیسلامی ضرورەتێکی زۆر گرنگی ئەم واقعی ئێستان چونکە خەڵکانێکی جددین خەڵکانێکی خاوەن مەبدەئن پێیان وایە کەوا کۆمەڵگا ئەبێ لەسەر ئەو بەها بەرزانەی کە هەیە بمێنێتەوە ئەژینا تێکشکاندنی بەهاکانی کۆمەڵگا تێکشکاندنی ئەو کۆمەڵگایەیە ئێمە نامانەوە وەکو ئەوروپا ببینە کۆمەڵگایەکی تاکە کەسی کۆمەڵە کەسێک لە ناو شارێکا بەیەکەوە ئەژین بەس هیچ دوو کەسێکیان پەیوەندی لەگەڵ ئەوەی تریانان نییە
ئەو کۆمەلگایەکی خراپە. ئەنجا لە ئێستەیە ڕۆڵی ئەحزابی ئیسلامی لەوەیە زۆر بە دەرئەکەوێتەوە کاری کردووە لەسەر هێشتنەوەی ئەو بەهایانە و لەسەر مێژووی گەلی کورد کە بە درێژایی 1400 ساڵ مێژووی گەلی کورد تێکەڵاوی ئاینی پیرۆزی ئیسلام بووە. دەستخۆش کاک پێوەند. ئەگەر بەراوردێک بکەین لە نێوانی ڕابردوو ئێستادا بۆ ئەم کاریگەری ئیسلام لە سەر هەرێمی کوردستان کامیان باشتر بوو ڕابردوو یا ئێستاوە چی گۆڕاوە ئەکرێ وە چ شتێک وەکو ڕابردوو ماوەتەوە باشترە کەوا بمێنێت؟ خۆی هیچ شتێک ڕەنگە وەکو ڕابردوو نەمێنێتەوە چونکە ئێمە ئەبێ بزانین کە باڵێن ئەو ژینگەی کە تایەژین چ شار بێت چ لادێ بێ بە تایبەتی شار تەوان بە گۆڕانکاری ئەژی تەوان هیچ واقعەک نییە وەکو مەتحەفێکی لێبێ وەکو مەتحەفێکی مردوو کە بچی شتەکانی تادا بنێن و تر بێ جوڵە هیچ جوڵێکی تا نەمێنێ تەوان کۆمەلگا دایمە لە حرەکەتە دامە لە جم و جوڵە و دامە لە گۆڕانکاریە من بە تۆ ئەڵێم بڕ ئێستا لە ناو شاری سلێمانیە خانوویەک بدۆزەرەوە ئی هەشتاکان بێ زۆر زەحمەتەی دۆزیتەوە ڕەنگە ئینەوەتەکانیش نەدۆزیتەوە ینی زۆرینەی ئەگۆڕێ بۆیە بەردەوام گۆڕانکاری ینی با بڵێن کۆمەلگا بە گۆڕانکاری ئەژی ئەوەی کە بزاوتی ئیسلامیش ڕاستێکی کە هێناوێتی هەر لە سەرتاوە مۆدلێک بۆ لە گۆڕانکاری ینی گەر من سەرپۆشەکەی جەنابەت بە نمونە بێنەوە لەگەڵ ڕێشی خۆمە ئەمە ینی با بڵێن دوو جۆر مۆدێرن یاخود دوو جوار ڕواڵەتن کە ئیسلامیەکان هێناویانە و عەرزیان کردووە و ئەمانە ئەنی چوونە ناو بابەتی گۆڕانکاری ناو کۆمەلگاکە ینی ئەوانیش بوون بە جۆرێک لە مۆدێر لەبەرەوە بەڕاستی ئێمە نابێت تەماشا ئەوە بکەین کە مەسەلەن بۆن منە کۆمەلگا ئایا مەسەلەن بۆن منە چۆن وەکو خۆی ماوەتەوە بەڵام گرنگە بزانین کۆمەلگا چۆن لە بەهابەرزەکان ئامێنێتەوە چۆن بەهابەرزەکان بەردەوام لەگەڵ خۆیان درێژە پێدا بەردەوام لەگەڵ خۆیان ئەیبا لەبەرەوە ئەوەی کە ئیسلامیەکان لە سەرەتاوە هێناویانە لە دەی هەفتا و هەشتاکانە گۆڕانکاری بەسەرەن دروست کردووە و بەردەوامیش لە گۆڕانکاری هەیە و ئەو واقعی کە ئێستا هەیە دەکرێت بڵێن ئیسلامیەکانیش لێی دوان نەکەوتون بە پێچەوانەوە بە باوەڕی منەگەرم قسەیە ینی بەهیم دێم وەرگرن ینی بە قسەیەکی منطقی من باوەڕم وایە ئەگەر ئیسلامیەکان نانتوانی لە ڕوانگەی سیاسیەوە بگەنە دەسەڵات لە ڕوانگەی کللتوری و ئەوەی کە دکتۆر وتی و لە ڕوانگەی واقعی کۆمەلگاوە ئەوان حکومڕانیەکەن ئێستا ینی ئەوەی کە ئێستا جڵەوی کۆمەلگای بەدەستە و ئەوەی کە کۆمەلگا ئێستا ئاڕاستەکە بریتە لە گوتاری دینی یا گوتاری ئیسلامی بە شێوەیەکی گشتی لەبەرەوە ینی ئەلەمە پێمان ئەڵێ ئێوە بەجێم نەماون ئیسلامیەکان جوان لەگەڵ واقعەکەی خۆیان هاتوون دکتۆر باسی کێرەوتی تەمان تیاراتی ئیسلامی یاخود بزاوتی ئیسلامی کە دێن بە دوو ئاڕاستەیە ئاڕاستەیەکیان پێ بترێت پەروەردەیەکی ئیخوانی کە زۆر لەسەر ئەخلاقیات و لە بابەتانە ئیشەکەات و لەسەر پەروەردە و پەروەردەی تاکو ئەمانە بەڵام هێڵێکی دیکەی هەیە کە هێڵێکی جیهادیە هێڵە جیهادیە بەرهەمگاری ستەمە بێتەوە و باوەڕی وایە کە ستەمە بێت لەسەر لە کۆمەلگا بە هۆکاری جیاواز نابچێت لەبەر ینی با هینەکە تەواوکەم پامەکە تەواوکەم ئەوەیە کە هەموو ئێستا بزاوتی ئیسلامی لە قۆناغێکی دیکەدایە ئەوش قۆناغێکی زۆر مەدەنیە و قۆناغێکە تایە باسی حکومڕانیەکەین و باسی بەسەنەن پەرلەمانەکەین و باسی یاساکەین و باسی چوزانم کولتور و عرف و عادەتەکەین لەبەرەوە خەناعەتم وایە تا ئەم لەحزەیە بزاوتی ئیسلامی توانیوێتی بە شێوەیەکی کاریگەر ببێنێتەوە. کاک پەیوەند کاتی زۆر کەمماوە پرسیارێکی گرنگم ماوە لە ڕاستیە ینی ئێستا بەشێکی زۆری ئەم وڵاتە بۆتە قەیران بۆتە نەعەدالەتی بۆتە نایەکسانی بۆتە خواردنی مافی تاک ینی خۆتان بە چاوی خۆتان ئەما بین و واقعە لە لای هەموو خەڵکێک کە ئەمانەش هەمووی دژی ئاینی ئیسلام دژی ئەوەیە کە خی گەورە و پێغەمبەر صلی الله علیه وسلم فێری ئێمەی کردەوە بە ئێماڵەکە بێ بەو شێوەیە بژین. باشە ئەگەر سبەی ڕۆژێک بێت و ئیسلامیەکان حکومڕانی ئەم وڵاتە بکەن ئایا ئەمانە بەم شێوەیە ئەمێنێتەوە؟ بەتەکید شتانە وەکو ئێستا نامێنێتەوە چونکە بەڕاستی ئەوەی ئەبێ هەوڵاتیش بزانێ ینی 33 ساڵە با بڵێن ئەو هێزانی کە لە دەسەڵاتن ئەو هێزانن کە پیانە گوترە هێزی ئالمانی بە کوردەکەی ئەو هێزانن کە
33 ساڵە ئەم عەدالەتیان دروست کردووە قەیران لە دوای قەیران دروستەکەن و پاساوی جیاواز مەسەلەن بۆن منە هەڵخەڵەتاندنی خەڵکو و بەلا ڕێدابردن و چەند ئێمەش بێدەنگ نەبووینەوە چەند ساڵە ئەوەی کە پێگوترێ ئەحزابی ئیسلامی یاخود ئەوەی کە بە تعبیری هەندێکان دەگوترێ ئیسلامی سیاسی چەندین ساڵە بەسەلەن بۆن منە لەماوەی ئەم مێژووی ئەم 33 ساڵەیە بەردەوام بە خەڵکەڵەن کاکە ئەمانە گەندەڵن ئەمانە مەسەلەن بۆن منە لە حکومڕانی باشانین و ئەمانە مەسەلەن بۆن منە توانای حکومڕانیان نەماوە بۆیە بە تەئکید لە ئایندەیە ئەگەر ئینشاءالله چانسی گەورە بدرێ بە لایەنە ئیسلامیەکان و بەتایبەتی بەم شێوازی چوونە پەرلەمان و تەشکیلکردنی حکوومەت و ئەم شێوە حکومڕانی کە ئێستا هەیە بە تەئکید ئەو مۆدێلە لە حکومڕانی و ئەو جۆرە لە با بڵێن حکومڕانی خراپ بە تەئکید کۆتایی دێ و تەمە ناشەکەم کە هاوڵاتیانی کوردستان ئەگەیان لەمە بێەوە بزانن کە ئەگەر هێزە سیاسیە حکومڕانەکان لە ماوەی 33 ساڵە نانتوانیوە حکومڕانێکی باش بکەن بە تەئکید 33 ساڵی تریشان بدەنێ لە ئێستا خراپترە بن بۆ شوێنی من بەدیل ئیسلامیەکان بن. بەس خۆشکات پێوانە ڕۆژنامە سوپاس بۆ ئامادەبوون هەروە دکتۆر ئیسماعیل بەرزنجی مامۆستای زانکۆ سوپاس بۆ ئامادەبوونی هەرێکێکتان ڕاڵام پێشکەشکردن هەر شاد.